ماڵێ زبڵی بازاری نار زبڵ هەیە زبڵ ماڵێ زاردی نار کێ زبڵێ زاردی نار سڵەکەت دەوێ یا فڕێدە من کرێکارێکی کۆمپانیەگارێکسمەوە 17 ساڵ لە شارەوانیم شارەوانی بووینە کۆمپانیا هەتا ئێستا مەعاشمان وەرنەگرتووە 2 مانگ و نیوە هی یەک شتمان بۆ نەگراوە تا بە ماتۆر ماڵە بە هەزای ناری بڕێ دەدەم هیوا ماڵی پارەشی نیوە بۆی فڕێ دەدەم زۆر لە مێژە ئاوێ نەگەڕاوە ئەمنەوە تا بە ماتۆڕە خۆم فڕێ دەدەمەوە تا خەڵک لەبەر بۆنی ئیسراحەتی نییە خەڵکی ئیسراحەتی کردو لەوەتیە من دەگەڕێ ماڵێ بە هەزای ناری بۆی فڕێ دەدەم خەڵک بۆ نوشتیوایی لێکم بۆتەوە تاوە دەڵاوەتە کردبیێڵنەوە دەبێت ئیواتەیکەم و بەلاغ جوان جوان بیشێر و دەنا جێگای نابێت هەر هیواتەیەکی تێکی بە 4-5 عەلاقەم پڕ دەبێت ماڵی وا عەلاقەی ئەوەندە داگرێتەوە لەبەر کرد و شتیوات وانێک لەبەر بۆنێ تێ ناگرێت یا ڕۆژانە دەگەڕم بە ماتۆڕە خۆم دەی ماڵێ بە هەزاری هەرچی پارەشی نەبوو یا بۆی تێ دەکەم 17 ساڵمە لە کوڵانی شارەوانی یەکسیا بەرەنگی پێوە زیاد بێ ماڵی 1000 دینار کێس بڵێ ماڵی 1000 دینار بە قوربان ها بۆ گەنی چۆن دێت ئێستا ئەگەر 2 ڕۆژی کە لێرە بێگە فڕی نەدەین بە پارەی خۆمان بە 1000 دیناری ئەوە تا بە تاقی تەنێ لێرە دانیشتون بەخواگە 1000 دینارەکەی نەدەین بە بۆگەنیوێ گێژ دەبین وڵای نازم ئەو حکومەتە بووە ئەو خەڵکەی تەعزیب دەدا و نازانم ئەو خەڵکە ئەو حکومەتە بووە سەری لەو خەڵکەی شێواندووە و هەر زۆر پێستەی نازانم بە خوددا ئەو پارەسی لێ دێت و ئەو پارەی فەقیر و فەقارات هەمووی تێدا چوە گوناحشە بە خوددا ئەو حکومەتە لەو خەڵکەی تەعزیب دەدات ناڵا و خەڵکی هەموو تەعزیب داوە بەخوای بابم پارەی مۆلیدە دەی پارەی کارەبای دەی پارەی ئاوێ بدەی پارەی خۆڵ و خاشاکی بدەی دەتوانی هەم پارەی بێت مەعاشەکەش ئاوا بە زۆری بێت ئەوە لە کەنجی و پارەی نیوەی خەڵکی بە ئاشی وەرنەگرتو بابە ناڵەگەو کا هەمە نەبێت لە فەقیرەوە تا دێ لە شارەوانیش بۆ تا قوڵ بەسەرەگە بۆمان پڕێنەدا بۆ گەنیمان گێژ دەکا بەخوای بابم